لە گەڕی نۆزدەیەمی خولیە سێرەکانی عێراقدا نەورۆز بەرامبەر هەولێر بردیەوە. منەمێ بچمە لای یەکێ لەو هاندەرانی کە لێرێ خات و سڵاوە لێبێ هەستە چۆنەکە ئەمڕۆ نەورۆز بردیەوە. وڵا هەستێکی زۆر خۆشم هەیە. چەندێکە هاندەری نەورۆزی دەمێکە کاتێکە یانەکە دەیباتەوە چ هەستێکی هەیەتیە؟ وڵا هەستێکی زۆر خۆشم هەیە بەڕاستی. نازانم چۆن وەسفی یانی نەورۆزکە. کام یاریزانە زۆر تایبەتە لاو؟ وڵا ئاسۆ. بەڵێ ئاسۆ ڕەسوول. بۆ هەموو یاریێکی نەورۆزی؟ ئارۆڵا. هەموو کاتی هاتوو. دەستەکانێ خۆش بێ. بەڵێ ئەوەی کە لێرێ هەیە نەورۆز بە 2 گۆڵ لە هەولێری بردە سڵاو لێبێ. سڵاو لە خۆت. هەستە چۆنەکە ئەمڕۆ یانەی نەورۆز بردیەوە؟ هەستێکی زۆر خۆشمان هەیە بەبردنەوەی یاریێکی خۆش بوو بەڕاستی لەگەڵ یاری هەولێرە بەڕاستی بەخۆشی بەڕێچوو. چەند ساڵە هاندەری یانی نەورۆزی؟ زۆر دەمێکە. گەنج بووە کاتە؟ بەڵێ. ئێستا گەنجی. بێتەوە بەڵێ. بۆ هەموو یاریێکی نەورۆزی؟ هەموو یاریێکی دێم بەڵێ. زۆر سپاس بۆ تۆ با بێمە لای تۆ. هەستە چۆنەکە نەورۆز بردیەوە؟ هەستێکی زۆر خۆشمان هەیە پیرۆزبای لە هاندەران یانەی وەرزشی نەورۆزەکە بەڕاستی من خۆم هاندەری سەرسەختی یانەی نەورۆزیشم هەموو یارێکیش ئامادەم ئەنی بەڕاستی ئەم یارەی ئەمڕۆ چێژێکی زۆر تایبەتی هەبوو سپاس بەخوا کە بە شوەیەکی ئاشتیانە کۆتایە چکە خۆ دەزانی ئەمە وەرزشە زۆر جارەیە هەنە جار هەوڵ دەدرێت گشتی تێ بکەوێت بەڵام ئەوەی کە گرنگە لەسەر هەموو شتێکەوە یاریگە بەخۆشی دێکپەڕی و پیرۆزە لە هاندەرانی نەورۆز و شاری سێمانی بەتایبەتی. چی بە هاندەرانی یانەی هەولێرەڵێ؟ ئێمە بەخێراتنیان دەکەین هەر کاتی هاتن بۆ شاری سێمانی ئێمە شاری خۆیان ئێمە بە گوڵ پێشوازیان لێ دەکەین و نابێت دڵیشان گران بێت چکە خۆ دەزانی هارەدن ئەمە یاریە ئەنی یاریش خۆ دەزانی برنەوە و دۆرانی تایە بەڵام ئەوەی کە گرنگە چێژێکی زۆر تایبەتی بەخشی بە و جەماوەرە زۆرە بە خەڵکی شاری سێمانی بەڕاستی. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە یاری نێوان یانەی نەورۆز و یانەی هەولێر بوو کە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە یاریگەی نێودەوڵەتی نەورۆز بەڕێوەچوو یاریەکە بە بەشداری هاندەرانی یانەی نەورۆز و یانەی هەولێر کە هاندەرانی یانی هەولێر لە شاری هەولێرەوە هاتبوونە شاری سلێمانی ئەوەی کە دەبینێت کە لێرەدا هاندەرانی یانەی نەورۆز خۆشی خۆیان دەردەبڕن بەرامبەر بردنەوەی یانەکەیان لە بەرامبەر یانەی هەولێردا